ئێستادا بەوەی قەیرانی داراییەوە پشتی شێری زەرەرەکانی بەرکەوتووە. ڕێژەی پاشەکەوتی کەمکردنی کارمەندانی تەندروستی ئەو بڕەموچەی کە ئێمە وەریەگرین بەڕاستی ئەمە داواکاریمانەوەیە چاوێک بخشێنرێتەوە بە کەرتی تەندروستیە. بە پێی بودجەی دانراو بۆ ئەو بەشەهاندانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە حساب بۆ ماندووبوون و ماندووبوونی کارمەندانی تەندروستی بکرێت. ژمارەیەکی زۆر کارمەندی تەندروستی هەیە کە ساڵانێکی زۆرە دانەمەزراون لە ئێستادا پێویستێکی زۆر هەیە بۆ دامەزراندنیان بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین ئەو کارمەندانەی دانەمەزراون بۆماندا بمەزرێنن. ئەوڕوانی زیاتر دەکەین بۆ خزمەتکردنی کارمەندان لە ڕووی زانستیەوە. زیادکردنی پزیشکی مقیم دەوری و مقیم ئەقدەم نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە و لە هەندێک لە نەخۆشخانەکانی دیکەی شاری هەڵەبجە شەید هاتوین بۆ ئەم گردبوونەوەیە بە مەبەستی دامەزراندنمان و بەمەبەستی سندنی ئەو مافە ڕەهانەی خۆمان ماوەی 2 ساڵە لێنەبراوانە خزمەت دەکەین تەنها بۆ بەرزڕاگرتنی شارەکەمان و هێشتنەوەی و خزمەتکردن بە نیشتیمانەکەی خۆمان. ئێمە داوامان لە سەرۆکی حکوومەتی هەرێم و لە جێگرەکەی ئەوەیە ئێمەش پێویستمان بە دامەزراندن هەیە، ئێمەش پێویستمان بە پڕکردنەوەی ئەو کەم و کورتیانە هەیە کە لە کەرتی تەندروستیە بەتایبەت لە شاری هەڵەبجە شەیددا هەیە. ئەوان ئەگەر وا بزانن کەرتی تەندروستی لە شاری هەڵەبجە شەید بێ کەم و کوڕیە ئەوەتە ناخۆ بەخشەکانن ئەو کەم و کوڕیان پڕ کردوێتەوە.